سلێمانیە ناز بکە. باژارێ سلێمانی ساڵە 1784 ji Alî İbrahîm paşayê Baban hatiye duristkirin. Li ser astê deryayê 853 mitran bilind e. Bêhtir ji 100 cihên geştyarî û dîrokî heye. Paytexta Rewşenbîrî ya Herêma Kurdistanê ye. Bajarê Slêmanî bi navûdenge bi çêkirina xwarina kifteyî sabûnkeran. ئازیزان خۆشەویستان سڵاوتان لێبێ. میوانی ئەم جارەی بەرنامەی کاروان من و لەگەڵ هونەرمەندی خۆشەویست کاک عومەری کەریماغا بەشدارە بین. هیوادارم جێ ڕەزامەندی و خۆشەویست بێک چەند بابەتێک باسەکەین کە پەیوەندی بە شاری سلێمانیەوە هەیە لە چەند بوارێکی جیاوازە کە حەزمان کرد لە ڕێگەی ئەم بەرنامەیەوە ئەو بابەتانە باس بکەین و ئێوەش خۆشی لێ ببینن. لەگەڵ ڕێز و سڵاوم بۆ ئێوەی خۆشەویست لەگەڵمان بن. یا الله کاکە چالاک باشی جانەکەم تۆ چۆی؟ ماڵە باشە؟ جەژنێکی پیرۆز بێ. هەر لە جەژناوی سپاست دەکەم. مازاکە قوربانتم. خۆشەویستی. قوربانتم. هەموو شتێ باشە؟ بەخێوی سەر چاوم. کاکە پێم خۆش و چین بکەین. ئەچین سەرێکی سەرچارەین. باش. تۆزێ باسی شەکەین لە سەرگەشت و گوزار. بزانین بۆچیوە ڕۆشتووە. چای قاوە نەخۆین؟ چاو قاوە کە حەزەکەی دانێ بۆ دوایی باوکارە قاوەکەین و باش. دوای دێنە لێرە بە استراحەت دانیش. یا الله. باشە؟ باشە. خزمەت. فەرمو بارچی. فەرمو. عفوا. بەڕاستی سلێمانی دەوڵەمەنە لە ڕووی بەڵێ شوێنی زۆر گەشتیاری جوان ئێستا سەرچار ببینی جێیەکی فێنک و خۆشی بەم گەرمایە و لە ناو شارایە لە ناو شاریشە ئەنجا بێجگە لە مەسەلاگە بچیتە دەرەوە ناوچەی ئەحمەداوە و هەورامان منتیقی قەراخ باژێر مێرگەپان سیتەک هەزار مێر زۆر شوێنی جوانمان هەیە. تەبان ئەمانە شوێنەکان خۆشن و پێم خۆشە دایمە پشتماچی شوێنێکۆ لە کوردستانەمی گەشتیار بێ. لەم جەژنەیە 140,000 کەسڕی کرێتە توریست هاتووەتە سلێمانی سلێمانی دەوروبەری سلێمانی. کوردستان بە عام زۆر زۆر دەوڵەمەنە. من هەفتەیە لەمە پێش لە دەڤەری بارزان بووم. بەڕاستی بەهەشتە. یعنی کوردستان ئەڕۆیتە هەر شوێنێکی داری جوان شاخی شتەکان سروشتی ناوچەی قەندیل بڕۆ سەریکە بینی بەرد و دار و شتەکان نییە کە دانراوە بۆنەکەی هەستەکەی کە ئەمە سروشتی بەدەستکرد دروست نەکراوە. جا تۆریستیش بە عام حەزی لە شوێنی سروشتیە. یەک شتی تر هەیە کاک پێوە من زۆرم پێ خۆشە مەسەلەن خەڵکانێک هەیە با بڵین خەڵکی ئەم منتیقەیە سەرچنار خۆی یاخود مێرگەپان خەڵکەکە خۆیان دام کرێن یعنی وایان لێ بکەن کە زیاتر خزمەتی شوێنەکە بکەن توریست ڕووی تێ بکە ئەمە پارەیە بۆ خەڵکە بۆ خێزانانە پێژێن وە وڵاتەکەیشمان جوانترە بێ. گرنگترین شتەوەی ئەبێ هەر تاکێک لەم کوردستانە دڵی بسووتێ بە کوردستان هەر تاکێک چکە ئەمە شتێکی دەسە و جەمعیە ئەمە شتێک نییە بڵین کە سوود و کەس و سێ کەس بیکە ئەمە ئەبێ هەمووی سەخۆ بۆ خۆ لە ئەوروپا بێزانی ینی ئافەتی بەتەمەنی تێ 89 ساڵ ئەمرێتی یەک شت بینێت تۆ فڕی بۆ دێتە خوارەوە ئاوگرێڵێ شتێک هەڵگەرەوە زەحمەت ئەمە دڵسۆزی کەسەکان پیشانێ بە وڵاتەکەی خۆیان جا خۆی مەچیمان کەمترانی بۆی وڵاتی خۆمان خۆش نێ بەڕاستی. فەڕەنسەکان قسەی زۆر جوانیانە ئەڵێ نەگەر هەر ماڵێک بەردەم ماڵەکەی خۆی پاکاتەوە شارەکەمان هەمی پاک و جوانێ ئەنی لە هەرێک لە شوێنی خۆیەوە. سلێمانی بیر دەکەم فرمێسکەکانی ئەم شەوێ لە گڵۆپەکانت دەچێت زۆر ئێواران بیرەوەریەکانی تۆ وەکو تەزوویەکی شیرین بەناو دڵما دێنوەچە سلەیمانی تخوای ئێستا هەر وەکو جاران و خۆشی
یان تۆش وەکو سێبەری سەر لاپەڕەکەم ئێوارێکی خامۆش سڵاو لێ باشی حاڵە باشە عزیزە چاوەکانە ماچەکەم باشی دەتوانین بەڕێ بکەین بەرەو پەیمانگای هونەرە جوانەکان باش بەسەر چاو فەرموو لەگەڕ ڕوومە دەیگوڵ چەند خۆش ڕامەوار بە ئارازی دڵ ئەم شەویشتەنیام دڵپەست و غەمگین مات و پاشێوم زەر لەم تاڵاژی ئەم شەویشتەنیام دڵپەست و غەمگین مات و پاشێوم زۆر لەم تاڵاژی دەستخۆش کاکە بابێنە سەر باسی پەیمانگای هونەرە جوانەکان ئێوە ڕازین لە پەیمانگای تا چەند توانراوە هاوکاریتان بکەن بۆ بەرەو پێشچوونی مۆسیقای کوردی وەڵی بە بۆنەی دروستبوونی قەیران و ئەم ڕەشت و ڕۆی داعشەکە هاتووە تۆزێک یارمەتیدانەکە هین بووە کەس بۆتەوە کەم بۆتەوە بەڵام هەر ئەتوانین بەڕێکین ینی ئەمە هەر کۆڵناین ینی هەر خەریکین ئەی پەیوەندی نێوان مامۆساکان لەگەڵ قوتابیەکانە چۆنە لە پەیمانگا زۆر باشە باشە بەڵێ یانی وەکو هاوڕێوان پێیەکەوە تقریبان بەڵێ زۆر باشە من کاتی خواتم بۆ پەیمانگە تەمان بۆ ئەو سەردەمە چونکە نیزامێکی دیکتاتۆری لەسەر حکم بوو بەڵێ هەر کەسێ لە پەیمانگا بووە لە هەموو بوارەکانە بە دڵ و بە ئەحساسێکی ترۆ کارەکرا دایمە چۆنەڵی هەستێکی هەبوو کە هەوڵی بۆ شتێک لە داهاتوە بەڵام ئێستا خۆشبەختانە کە ئەو نیزامە نەما و شتەکان گۆڕاوە بەڵام بە قەناعەتی من بۆ هونەر هەمیشە پێویستە لەگەڵ لە هەر بوارێکی هونەرەکە کارکە ئەبێ هەمیشە تۆ بە ئەحساسەوە کار بکەیت بەتاچیت پەیامی هونەرمەند بۆ خەڵکەکەی ئەحساسی یەک شتی تر نیە بە قەناعەتی من ئیتر لە هەموو بوارێکە هەروە لەباری هونەریە کاکە باشی جەناو باشی چاوەکان هەر بژیت پەرباسی نەژورەوە ئێمە هاتین لە بەرنامەی کاروانەوە بەخێرم جارت تەماشامان کرد بەشی مۆسیقا لەگەڵ کۆمەڵێک لەو کوڕەگەنج و کچە گەنجانە دەنگخۆشی باشیشمان هەیە گۆرانیکیشم لەگەڵیانە دەنگ نەڕزێ دەستە خۆش ئێستا هاتم بزانین بەشی شانۆ چ ڕۆڵێکی هەیە لە پەیمانگای هونەرە جوانەکانە فەرمۆچی نەژوورەمە هۆڵێکمان هەیە وڵاتوانی بیبینیت باش ئەم هۆڵە هۆڵی مامۆستا عەدارتاش ئەم هۆڵە چۆن نامراوە بە ناوی مامۆستا عەدارتاش لە خۆشەویستی یاخود بەهۆی ئەوەی کە ئەزمونێکی زۆری هەبووە لە مامۆستا عەدارتاش هونەرمەندی گەورە مامۆستا عەدارتاش هەموو ژیانی خۆی تەرخان کرد بۆ خزمەتی بێگومان وایە و بە تایبەت لە دامەزراندنی پەیمانگای هونەرە جوانەکان و ڕۆڵێکی گەورەی هەبووە بۆیە ئەم ژنە ڕەچەشکێنێکی گەورە بووە ژنێک بچێتە ئەکادیمیای هونەرە جوانەکان کە کەس بۆی ناچوو کەسێک مەسەن ژنێک بێت تابعاان خزمەتێکی زۆری خەڵک بکە اینجا ئێمە هەمومان قەرزاری ئەمین لە ڕووی پەروەردەیەوە هەم پەروەردەی هونەری هەم پەروەردەی ژیانیشمان یعنی خزمەتێکی زۆر گەورەی ئێمە کردووە بەڕاستی مامۆستا بەدیعا ئەتوانین بڵێن یعنی یەکێکە لە هەرە نمونە گەورە و باڵاکانی هونەرمەندی ژن لە هەرێمی کوردستان مامۆستا من ئێستا لە جێی جمهور دانیشتوم بەڵێ تۆش لەسەر ئەو شانوێی ئەم شانوێ چەند جیلی پێگەیانوە بە تەسەوری دۆ تا ئێستا وەڵام پەیمانگا خۆی لە 80 بۆ 81 دامەزراوە بەڵام ئەم پەیمانگایە لە دوای 83 و ئەوانەوە دەستکرا بە دروستکردنی و دروستکراوە لەگەڵ وەخت خۆی دارمعلمی ڕوانە هەبوو وەسا مەکتەب سیاسیە
پێکەوە من بینایانە دروستکراون بەڵام لە دوای 85 بۆ 86ەوە لە 86ەوە ئیتر بەردەوام هەموو ساڵێک کۆمەڵێک دەرچووی پێگەیاندووە بە تایبەت لە بابڵین لە هەشتاکانی 86 بەدواوە تۆ حسابی کە تا ئەمە 2007 بەردەوام نەوەی تازەی دروست کردووە لەم نەوەیش کەم تا زۆر هەبووە پێی خۆش بۆ لە ناو شانۆیان ماوەتەوە هەیە زروفەکەی وا بۆ نەیتوانێ بمێنێتەوە یعنی بە پێی بار و دۆخەکە ئەجینا کەسانێکی زۆری پێگەیانەوە کەسانێکی زۆری دروست کردووە ئەم پەیمانگای هونەرە جوانانە تۆ هەز ناکەی بۆی کە پێشتر ئەکتەری باشترمان هەبوو گلێستە یعنی بەو شێوەی کە زۆر لە ناو دڵی خەڵکا بێت و یعنی ناوێکی زۆر گەورەی هەبێ وەڵام من لەگەڵتام ئەکتەرەکانی ڕابردوومان یا دەرهێنەرەکان و هونەرمەندەکانی ڕابردوومان کەسانی زۆر بەتوانە و کەسانی زۆر گەورەن هەروکو باسمان کرد مامۆستا بەدی عەدارتاش ڕەچەشکێنێکی گەورە بووە مامۆستا ئازاد جەلالمان و مامۆستا ئەحمەد سالارمان هەبووە چەندین مامۆستای ترمان هەبووە لەنەوەی نوێ چەندین کەسی زۆر زۆر باشەیە کە خەریکی پەروەردەکردن هەندێکیان ئەکادیمی نەبوون بەڵام لە دەرەوە خۆشەویستیان هەبوو بۆ ئیش کارەکان لە دەرەوەی ئەم مەسەنەوەکو کەسانی خوا لێ خۆشەکو تا خەلیل کەسی ئەکادیمی نەبووە سمکو عزیز ئەکادیمی بەس لێرە نەبووە یعنی زۆر کەسی ترمان هەیە یعنی زۆر ناو هەیە ئێستا ناکرێ من یەکێکە ڕیزی ناوەکان بەڵام کەسانی باشمان هەیە کامران ڕەوف کاریگەریەکی زۆری هەیە لەسەر شانۆ لە هەرێمی کوردستانە هەموو ئەمانە بێگومان ناوی گەورن توانای باشن بەڵام بە بڕای من لە ڕووی تەکنیک و لە ڕووی ئامادەبوون و لە ڕووی تەنانەت ئیشکردنی باشترەوە نەوەی ئێستا بە بڕای من لە ڕووی جەستە و لە ڕووی ئاماژە ئەوانەوە شانۆ ئێستا ئەکتەرەکان باشترین ناوە هەرچی تۆ دەیکەی ئەری منەت بە گیانێم کوشتەی دووری تۆم ئەری ڕۆحیرە وانێم ئاشلێ وەیشێل هەموو گیا نێچێل خواوەرەلام ئەری خانویشێ لومێل سورە گوڵەکەی باخی جوانیم وێنەی شیرینی سنعی یزدانی بچی پەشێوی ئارامی گیانم ئەسترەی گەشی هاوار ئاسوی ژیانم هەیدە مەگری مەگرە بەهانە ناردومە بۆ بێ هەوری لەبانە دەستە خۆش کاکە ئیسماعیل جان من حەزەکەم پرسیاری لە جەناب بکەم تۆ ماوەی چەندێکە هاتی بۆ سلێمانی لە شاری سلێمانی ئەژیدانی بێتی تر خەریکە 14 ساڵە 14 ساڵە هەتا چەند تۆ ڕازیت لەوەی کە بە پیرتەوە هاتوون بۆ ئەو خزمەتی کە چەند ساڵە کردوتە بۆ هونەری کوردی بەگشتی بس با سەرەتا من ئەوە بڵێم ئێمە فەن و هونەر کردومانە سەرەتا بۆ دڵی خۆمان کردووە بێگومان وایە بە تەوەقع بە ئەنتزار نەمان کردووە بەڵام خۆ بیریشی لەکەی تۆ 50 ساڵ تۆ خەریک بیت زۆر بەداخەوە نەبووە ئەوەی کە ئەشێ بێت نەبوو بەداخەوە ئەمە چۆنەڵی مەعانات و ناڕەحەتی هەمومانە بەڵام ئومێدەوارم لە داهاتووە بتوانرێت چۆنەڵی قەدری ئەزمموی ئەم چەندین ساڵی کە تۆ خزمەتە کردو بۆ هونەری کوردی تەبەن بە قەناعەتی من هونەر وەکو هەموو بەشەکانی تر وایە لە دنیاە هەر کۆمەڵە خەڵکە و لە بوارێکە کارەکە
کە چیتە وڵاتێک ئەوانەی بە تایبەتی لە دەرەوە بژی دەرەوەی وڵات ینی لە ئەوروپا بژی هەتا نەچیتەوێ نەژی نازانی هوەر چەند ئیشێکی مقدسە چەند پیرۆزە ئەو وڵاتانە ینی ئیش هەرچی شتێک بێ مەسەلەن لە بوارێکی گەورە ئیشکێ مەسەلەن چۆنەڵی لە بواری مەسەلەن دکتۆر بیت ئەندازیار بی پارێزەر بی هەرچی شتێبی کە ئەڵەی هونەرمەندم یەکسەر بە چاوێکی تر تەماشاکرێ ینی ئەو خەنە شوێنێکی ترەوە. کاکەمەرجان سڵاو لێ بێ سڵاو لە تۆش چاوەکانی ماچەکەم سەلام سەرچاو ئاغاجان یەخوا بە خێر بیت خێر و بەرەکەت خێر بێ بە سەرچاو یەخوا بە خێر یاخوا بە خێر بیت یاخوا بە خێر بێ ئاغاجان لەخوا زیادی ناسرا و دیاری شارەکەی خێر بێ بە سەرچاو ئەمە حەزەکەین لەگەڵ بەڕێستا هەنێ و توێش بکەین لەبارەی شیرینیە و جۆرەکانی شیرینی و لە چیۆ بۆ ماوەتەوە و ئەم میهنەیە و چۆن دەستەبەر کردووە ئەم پیشەیە پێمان خۆشە لەبارەیە شتێک پێشکەش بەو خەڵکە بکەی ئینشەڵا. ماڵی باپیرم لە باوکی دایکم پیشەی هەڵواچێتیان هەبووە باوکم زیندرو بووە و ئەوە ژوێنەیەتی لێرە و نمونەشی هەیە لە دانیشگای سلێمانی کە وەختی خۆی لێرە بوو دوای بردیان بۆ هەولێر لەو دانیشگای هەولێری شایستا پیشەی باوکم ماوە. کاک دۆشەجان ئەمە گەزۆیە گەزۆکەی خۆمانە بەڵێ ئەتوانین لەبارەیەوە شتێ بزانین بەڕێسان پێشکەشمانەکەن چۆنە و چۆن نییە و چۆن پەیداکرێ و چۆن کۆکرێتەوە و چۆن بەکاردێ و ئەم شتان گەزۆ ئەو شیری نەخواییەیە کە لە کوردستانە لە کۆنەوە ئەبارێ هەتا ئێستا لە ناوچەکانی خۆمانە لە کوردستانە ئەوە ئاەتێکی قورئانیشی لەسەرەکە لە سێ سوورەت باسیە فەرمێ کە فەرمێ بسم الله الرحمن الرحیم وأنزلنا عليكم المن والسلوى. گەزۆ لە دوای مانگی 5 و 6وانێ ئیتر لە دوای مانگی 5 لە باران بڕانەوانێ ئیتر لەم ناوچانی خۆمانە یەتە خوارەوانێ خەڵکی دێهاتەکان کۆیەکەنەوانێ هەرچەندە بەداخەوە دێهاتەکانی خۆمان زۆری هەتا ئێستا نەچۆتەوە شوێنی خۆی و ئەلغام و کاریسەی حرب وایە پێوەی لەبەرەوە ناوێرن کۆی کەنەوانێ هی سەر درەختەکان. گەزۆ سلەیمانی خۆی ناوبانگی هەیە بە گەزۆی سلەیمانی کاڵێ هەڵوای گەزۆی سلەیمانی ئەمەیە ئەم گەزۆ سەوزەیە ئەکرێ بوو هەڵوایە کە ئیبینین ئێستا گەزۆی لێ ئەوە شێوەیەکی تازەیە ئەمە شێوەیەکی کۆنە کە باو باپیر لە هەڵوا و لە ناو قوتوی تەختا دروستیان کرد دایان ناو بۆ دیاری ئەیان بر بۆ هەموو دنیا دەست خۆش ئەمە ناوەکەی بستیت ئەوە ناوەکەی بستیت ئەمە ناوەکەی جۆزیتەیە ئەمە لە کۆنەوانێ سلەیمانی ئەتوانی بڵێ لە پێش زمانی بابانیەکانی شەو ناوچەی سلەیمانی هەر گەزۆیتیان دروست کراوە و براوە بە دیاری بۆ هەموو وڵاتانی دەرەوە ئێستا زیاتر ئەڕا بۆ وڵاتانی دەرەوە و لە هەمان کاتیشا گەزۆ بێجگە لە ئەوەی کە شیرینیەکە بۆ لەزەتی لە کوردستاناکە هەیە شیرینیەکی بەناوبانگە لە هەمان کاتیشا گەزۆ ئەم دۆشاوی هەیە ئەم دۆشاوە بۆ مناڵێک سیروێژەی بێ یانیەکی جگەی نەخۆش بێت زەردویی بێ ئەمە ئەخوا شتێکی زۆر باشترە لەبەرەوەی چەوریتیانە هەموین چەوریتیایە بەڵام نەتیایە.
کاکە شەقاجان خۆ دەزانی هەر کەسە لە بواری خۆیان شارەزاییەکی هەر هەیە وانێ کاکە تۆ بە حکمی ئەوەی کەەوە لەم بازاڕایت و کوڕی شارەکەیت و لە ناو خەڵکی عامایت و دیارە شێگەزانی لەبارەی بازاڕەکانی سلێمانیەوە ئەو گوزەر و شتانە قەیسەریەکان ئەڵێن خان هەبووە شت هەبوو ئەم شتانە هەبووە ناودارەکانی ناو بازار چیە بوون چیە نەبوونەوەانە ئەگەر شتێکمان پێ بڵێ تەبان وەلەو هیلاکی شتەکەین بەڵامە بێ لێمان ببووری شتێکمان بۆ باسکەی خاڵەقاجە من ئەوەڵ جار کە بووم بە شاعرخەیات ساڵی 1946 لای جەمالی سەحای بەرغەش لە قەیسەری مەزادخانەکەی کە ئێستا کۆنە لەو کاتەوانی مناڵێکی تۆجێ مدرێکیش بووم تۆزی عەجول بووی هەر عەجول نە مدرێک بووم تۆزی چاودێری ناو بازارم کردووە لە وەختۆ سلێمانی کۆمەڵی بازاری تیا بووە یەکێک بازاری بەر حەوزەکە کە دەست پێ کرد بەر بە لە دێکەوانێ لەبەر حەوزەکە بوو بە سێ بەشەوە بەشێکیان پانی بەزدرو زیندرو بوو بەشی ناوەڕاستیان عەتار و جوولەکەی قماش فرۆش و جوولەکەی فعلەکەی تۆ بوو داو دەرمان بەشێکی تریشان ئەو دیەوە کۆنە و تازەیان نەفرۆشت و مەزادخانەکەش بوو هەڕۆشتی بەرەو خوا تا شتە بوو مرگە سووتا و ئێتر ئەنجاینەوە سەر باسی خانەکانی سلێمانی ئەوەی کە من بزانم خانی کۆن هەبوو لە خوارەوە خانی خوێ هەبوو ئەنجا کوێ هاتی بەرەو ژوور لەبەر بازارەکەی لای چایخانەی کاکە سوور باشە بۆچی بەو شوێنانانە و خان مەبەستیان لە چی بوو خان دوونەوە هەبوو نەوەچانەوە خانی تیجاری بوو کاسبی تیاکرا توازرە گەورەکانی تیا بوو شتیان لە سووریا و لە عێراق و لە ئێرانەوە جەلبە کرد و لێرە ئەنفرۆشت ئەمە تەبعاً پێش 50 دای 50 وردەوە دەگەڵ بەغا تجارت کرایە و خەڵک نفوسی 47 دوورگرت بوو خەڵک عێلاقاتی پیا کرد ئەو بازاڕانەیە کە لە سلێمانیا بوو خانەکان بوو دووش شوێنشانی ئەوە بوو لادەیەکان لادەوە کاتن نەشار باران پێ بووی تر هەموو شتومەکیانە دار و خەڵوز و منتوجاتی ئەو وەختەی کە هەبوو لێرە ئەنفرۆشت و شەوە چوونە خانەکان لە خانەکان میوانخانەیەکی جواب بلەمانە کەرەکانن لە ژوورە جاردانە خۆشە لە ژوورەوە باشاتوانین ئەو خانانەمان پێ بڵێ چەند خانە لە سامونکان خانەکە وکان و خانی لەعلە خانی لە سامونکانی چێ بوو خانی علی هەبوو لەبەر بازاری ماسفرۆشەکە خانی پاشا هەبوو لە سەروترەوانی ئەو خانانەی کە باروشتی بووە ئەی خانی هینیشە بوو حاجی برای ماغا و ئەوانەوە ئەو خانە لەگە ئەو خانانە جیاواز ئەوانەیە خانی تیجاری بوون تاجری گەورەی تیا بوو وەکو حاجی فەقیر وەکو کۆمەڵە توجاری ترە وەختە حاجی ڕەحمان حەداد و هەروە بێت ئەمانە حاجی ئەحمەد حەداد و حاجی حەداد ئەوانە لەو خانانە بن بەڵێ ئەی وەکو بزانی لە سلێمانیا چەند قەیسەری هەبوو لە سلێمانیا ئەوەی کە من لەبیرم بێ سێ قەیسەری هەبوو یەکیان پیان و قەیسەری غەفوراغا وێران ببڕوخا بوو ئێستا قەیسەری حاجی حەسەنی لۆکەیە یەکیان قەیسەری وەسمان پاشا بوو لە پێش قەیسەری نەقیبا دروست کراوە ئەو قەیسەری نەقیبیش کە ئێستا ماوە قەیسەری وەسمان پاشا تێکدراوە بۆ بە بینایکی تازە نازانی کێ بنیاتی ناوە ئەساسا وەسمان پاشا خۆی مەشهورە قەیسەر بە ناوی خۆیەوە جافەکان بینایان ناوە بە نازانم چێیە بەس بە ناوی وەسمان پاشای جافەوە بووە یارە نەقیبیش هەر بێ نەقیب شێخ مستەفای نەقیب باوکی شێخ ڕەو بووە نەخێنە بازە ئامۆزای برازای شێخ مەحموود بووە شێخ مستەفای نەقیب ئەی کەسە ناودارەکان وەختی خۆی کە ناویان بوو کەسە ناودارەکان وەکو توجار لە سلێمانیە حاجی فەقێ حاجی ڕەحمان حەداد حاجی ئەحمەد حەداد حاجی مەلانی تۆفیق قەزاز هەروە بێتەوە ئەوانەی کە لە یادم بێ حاجی عەزیزی شەرعی هەروە بێ حاجی دەروێش حاجی دەروێش ئەوانە هەموو تاجری ئەو وەختەی کە پێم وایە حاجی مەلا ماریفیش هەر بوو حاجی مەلا ماریف تاجری گەورە نەبوو بەڵام حاجی مەلا ماریف یاکی دیار بوو
چاخانەکەمان ئیشەکەی شاخانەکە باشە لە خاڵ بەزیادێ کارمەجان وەکو بزانانی پێش جەنابدا لە شاری سلێمانیا چەند چاچی هەبووە چاچە کۆنەکان قەدیمەکان چایش کۆنانە لەوانەیە کوبارزانێستا لە سلێمانیا مەزبعی شاخانەی کۆن نەبووە مثل حەمەرە قومینە شەری ئەو شاخانە ئەوە لە کۆنەکانە هەبوو تا هەفتا و هەشتاکانی وە بتانەوەکانی ژێبوتلەوانە ئەوانە نەماون ئێستا میان تەبەن دوای خۆیان کە خۆیان نەمان نەوەکانیشان ناشنە سەر شاخانیشانی بەڵام ئێمە مەسەلە باوکم کە لە پەنجاکان و پێش پەنجاکانەوە چایشی بووە بگریدی بەڕێوەی مێژە دوای ئەو ئێستش هەر بەردەوامی لەگەڵ یاد من مزان چەند چاچێکی کەش هەبووە فتاحی چاچی ئەزام ناوەکانم لەبی نەما تۆ لەوانێ بە حاجی بانگین بێنە لە ئەسحابە سپێسە بێکەرەکەی بۆ کراوە زۆر لەو ناوی چییە محمود قەڵەو هەبوو لای قەسابەکان و وەبدەم چای ئێستا بۆ بەشەی بۆ تۆ ناوە قەیسەری رەقیبا وەژمەی شاخانەی کۆنی بوون لەوانە ئەوانە حاجی باقی جگە لەوەی کە چاچی بوو شاعیرێکی باشی وەڵە زۆر لەو چاشانە دەستی ڕۆشی بوون ئێوە لێرە کێڕوتان تێکە وەکو بزانانی وەڵا ئێستا هەمووی خۆ هونەرمەندەکان و شاعیران و ئەدیبان و سیاسیان و هەموو ئێستا چاخانەیە بە عامل ڕووی تێکەن طلباتی باشمانێ و هردو چاوم یخوا بخیر بی با قربان بخیر بی یخوا فرمون با قربان یخوا بخیر بی سر دو چاو بخیر بی یخوا سر دو چاو چاو خمی یخوا بخیر من رفیقی مناوریشین طبعا او معلومه ولم شارعت لاوسیه بوین رفیقی مناوری بوین نم بازارای یاری من کردوه خوشحالم یخوا بخیر بی سر دو چاو کاغو هاوجان هاتن بۆی تۆزە پرسیاری لێ بکەین فرمون بساخم ماستەوە تۆ هەر لە باو باپیرتەوە طبعا من ئێمە قدیمە و خەریکی ئەمیشین بەڵێ لە خەریکی ئەمیشینی من ئێستا وەزعی ماز لە چیایە وەڵی باشە جاران ئێستا لە گەلێ لە جاران باشتری شەو پاکوتەمیستری جاران هەمووی لە مەنجەڵی مس و قابلمەی گەورە گەورە ئاها ئێستابی لە ناو سەفڵایە و لە مەنجەڵی بچووکایە و زۆر بە ئیسراحە دەکاتە ناو بازار و جاران بە خەر و وڵا خوشتی وها بێلامانە بەڵام ئێستا بە سیارەیە زۆر بەڕێک و پێچێکاتە شار ینی شکوری ئیشەکەتان باشە لەخوا بەزیابی ئەرەوازی لەسەر هەیە و تەمان باخ ماسیش بۆتە خواردێکی ڕۆژانە بێ هەموو کەس هەموو ڕۆژێ ماس خۆشوی ئەم ناڵی کە لەدایکە بێ ئەوە کەڕ کە شیرێشیلەکە بێ بە ماز دەستیا ڕاستە فەرمی بەز لەبارەی تەندروستیشەوە ئەڵێن ماز باشە بۆ ئێسقان و زۆری شتێکی معلومە ئیسان گەنج دەکاتەوە ئادەی باشە ئیسان گەنج دەکات بۆی واشکور بە گەنجی وڵا دەخوا بەزیاوی گەنج دەکاتەوە سواس دەکەم بێەوەی بیا ماسفرۆشەکانی کۆن کێو کێ بۆ نۆخۆزانانی حەمەلالە هەبوو لێ بە ڕەحمەت بێ حەمە عەلی نەورۆز هەبوو ساڵ حەشەر هەبوو کە من هاتوومەتە بازار و ئانە من ناڵوم ئەمانە هەبوو حاجی قارەشەلە هەبوو لەوێ مەلاڕەشی هەبوو هەردوو چاوی کوێر بوو ماستیە فرۆش دەستی باە لە منجەڵەکەی زاری ئەوە ڕەشە یا سوورە منجەڵەکە ماشەڵڵ شارەزای بوو مەسەن دەستی ئامەجەڵێک ئەمە سێوەقەیە ئەمە دووە قەونیوە کوێرێک بوو هەردوو چاوی ناوینە شتێکی سەیرە ئەوانە ئەی ئێستا ماسفرۆشی ئێستا بەێ کێو کێنۆکو بزانی زۆر هەیە ئێستا سعی تاکۆی ڕەوفی دێ و فاتیحی دێ و ئیتە هەیە بە جملە ئەیفرۆشێ وردەکاری ناکا و ئەیفرۆشێتەوە بە خەڵکیکە ماسەکەی ئێمە هەر لە سلێمانیا کارەوێ خودت ئەچێ بۆ بەعزێ شوێن وڵات جاران بۆ بەغا زۆر ڕێ جاران ئێمە ماعیلمان هەبوو ماڵی لە بەغا بوو تەلەفۆنیەکرد مەسن چوارتەنەکە ماسمان بۆ نار بۆ ماڵی خۆی معمیلمانە بوو دوکانار بوو بەڵام ئێستا لە کەرکووکەوە زۆرتر ئەبن وەک لە سلێمانیەوە لێوە نزیکترە باشە ماس جاری وا هەیە کە شوێنەکەی گەرم بێ ئەوە ترشەی چی لێکە ئەو ترشای کرێ بە دوو ئەکرێ بە دوو زەرەریشی نییە بۆ زەرەی نیە من ماسکە چوم بۆ حەز 28 ڕۆژ پێم بۆ هیچی لێ نات و ناو تورەکە خوێم تێ کردووە هیچی لێ ناتەوە 28 ڕۆژ پێمان بۆ خواردومانە هیچی لێ نەهاتووە
وڵی تر ئیشەڵا بەس خزمەتی ئێماز کابرام جێ سەدێ ماچکرد لە سەدەکە دانیە ترژە بێ دوایی ناخورێ بە منە وەکو بزانی ماز لە کاشیە بێخۆ لە نایلۆ نابێت وەڵا کاچی باشترە کاشی باشترە بێ ماس پەڕۆی بێ بەسەرا تۆزی ئاوخەی بن تۆزی خۆی پیۆکە هیچی لێ نایە چلو حوت چلو چوار کاتتان باش ئەمە کاتێکی باش ئاغاجان شوێنی چاوەکەمی ئەحواڵە باش کاسی بۆ ئەم قاتەکە سپاسی بەردەستەکەین وڵا ئیشەڵا ئێوەش موفەقە بن بێوەی بیاخۆ بۆ ئەم بەهارەی شەڵا جلی کوردی باوێ بێت بۆ بەهاری تازە دڵیش خۆشە خوانێ بڕێت دایما خەریکی قاتکردنی وڵا ببرن کاتیشتان لێ وەرە دوکانی خۆتانە دوکانی خۆتان پێما خۆش بوو هەنێ شت لەبارەی خەیاتەکانی سلێمانی هی کۆن و هی ئێستا و ئێزا حەزەکەی نەختێ شاڵشتیشتان پیشان بەم جلو وڵی تر ئەمە هەنێ خەیات هەیە لێرە وەکو جەناب مەسەلەن هەم قماشەکەش ئەفرۆشەوە هەم خەیاتیەکەش وەکو بزانی بەڕێستان ینی خەیاتی قەدیمی ئەم شارە کێوکێ بوون وەڵی لە کۆنا بڵێن پێش ئێمە من بڵێن 61 ساڵە خەیاتم 56 بووم بە شاگرد خەیات لە مەزاخانەکە ئەم بازارە کەلاوە بووە بەڵێ ئێرە بازاری هەر کەلاوە بوو ئێرە ئەجا پێشتر لای دوکانی باوکتەوە لە 64 دوکانمان داناوە لە بازاری وەسمان پاشا ساڵی 74 بازاری وەسمان پاشا بەعسیەکان سووتانیان و قەیسەرەکان وێران کرد ئەو کەلەپورەی جوانەی شاری سلێمانیان نێشت نەقیبیشان هەروالێ نەقیب بینیانە سووتانیان بەڵام وەسمان پاشا هەر تەختیشیان کرد ئەو کەلەپورە جوانەی کە شتێکی مێژووی میلەتەکە بوو بۆ چۆنی سا لە دیاربەکر خەڵگە چێ بۆ ئەو جێگا کۆنەکان سیر ئەکا بەڵام لە شاری سلێمانی شا جێگایە بۆکو ئەو بینانەی دیاربەکر و زۆر بەداخەوە زۆر بەداخەوە لێرە لە شاری ئێمە زۆر هەموو شتەکان نەداوە بۆ شتە کۆنانە هەر سوتا هەر بەهین باوەڕم پێ بکە ئاغا ئەو شۆفڵیان هێنا شۆفلەکی تازنجیر بوو لەو خشتیان ناڕوخان بە زۆر ڕوخانیان چکە وەختی خۆیەوە بە خشت و قسڵ کرابوو قسڵ کرابوو عنی بناغی شاری سلێمانی بوو ئیتر لە دوای ئەوش لە 74 شاتینەت ئەم بازارە لەم بازارە بەڵام بەنسبە دێمەوە بڵێن ئێوە چەند بران و چەند خەیاتن وەڵای ئێمە سێ برام خەیاتە وەسا عوسمانەوە لە مەزاخانەکەی و وەسا عومەر و ئێمەش عایلەکەمان ناساین بە عومەر بێ باوک و عوسمان بێ باوک و ڕەزا بێ باوک ئەمە ملاقات ئێستا ئێوە خۆتان باوکەنیتر وایە بەڵام لە مێژووی کۆنی خەیاتیا بڵێنە لەم شارە وەختی خۆی کاوس مۆسەڵتە دوراوە وەختی خۆی لە کۆنترا ئەم وڵاتە سارد بووە بڵێن کورتەک و سەر کورتەک و ئەمانە دوراوە لە کۆنا بەڵام لە دوایەتر ژیان وردە وردە تەسەوەری کرد و شاریش بڵێن وردە وردە گەرم بووە وەختی خۆیمە هەر مراخانی لۆکە لە ناو کەوای ژنانی لۆکە لە ناومانە درو ئەنجا دوای ئەوەی تر لە ساڵی شەستەکان بە دوا وردە وردە کردمان بەم چۆڵغەیە و کردمان بڵین بە ئەنواع و ئەشکال ئەم وەلێلانەی کە ئێستا هەیە کومراخانی و ئەنواع و ئەشکالی تریش مامە ڕۆزا من سەرنجێکم هەیە ئەوەی کە تێبینیەکەم لە شارەکە وەکو جاران خەڵک زۆر جلی کوردی لەبەر ناخات ئەوە شتێکی زۆر ئەستەمە بەڕاستی ینی ئەمە هەموو میلەتێک بە خەسەڵی خۆیەوە ئەناسرێت ئەمە سیرەکەین وەکو باسەکرێ مەسەلەن هەندیەک لە هەر شوێنێک بێت لە هەر وڵاتێک بێت کلتورەکەی خۆی جلوبەرگەکەی خۆیە پارێزێ بەڕاستی ئێمە لاریمان نییە لە هیچ جۆرە جلێکی تر بەڵام دائیمە ئینسان کللتوری خۆی کەلەپوری خۆی ینی ئەساڵەتی خۆی بپارێزێ ئەوە واجبێکی سەرشانێتی هیوادانی لەمە لای ئیشەڵا بیر لە جلی کوردی بکەن یەک باسی کورتی جلی کوردی وە بکەم جلی کوردی جلێک نییە لاسایی هیچ میلەتێ نەخێر لەگەڵ زمانەکەمانە هاتووە. ئەزانین کە شاری سلێمانی زۆر زۆر لەوە زیاتر هەڵەگرێت نەک لە بەرنامەی خود و بەرنامە بە چونکە چرکە ساتێ ئێمە باسی بکەین ئیتر مێژووی خۆی هەیە و ئاسی خۆی هەیە و دیارە و ینی وەکو چۆنەڵی هەموو کوشانازی بەم شارەوە ئەکا حەزەکەین بە ڕێزیش هەنێ لەبارەی گەڕەکە کۆنەکان و لەبارەی کللتور و کەلەپور و
شارەزایی خۆت هەنێ باسمان بۆ بکەین زۆر سپاسی بەڕێستانەکەی شاوی مناغەژە شاری سلێمانی هەچەندە شارێکی گەنجە لە چواردەی 1984 لەلایەن پاشای بابانەوە دروست بووە بەڵام شارێکە پڕە لە زانیاری پڕە لە خۆشەویستی پڕە لە ڕۆشنبیری شاری سلێمانی لە سەرەتای دروستبوونیەوە پێش دروستبوونی تەنیا گەڕەکی مەڵکەنی بووە مەڵکەنیش بێگومان مزگەوتێکی بچووکی تیا بووەوە خانۆیەکی بچووک بەڵام پاش دروستبوونی لەلایەن میرانی بابانەوە وەگوتم مزگەوتی گەورە دروستکران شاری سلێمانی شارێکە گەڕەکەکانی وردە فراوان لە سەرەتای دروستبوونیەوە جادە نەبوو جادەیە قیرەڵێن ئۆتۆمبیل نەبوو حتا ساڵی 1990 مێجەرسون ئۆتۆمبیلێکی هێنا بۆ شاری سلێمانی عارەبانەی من و تۆ بیرمانە عارەبانەی یایلی هەبوو کە پێ عارەبانەی دۆئەسپی هەبوو بۆەوە هاتوو شۆکرا بەناو شاری سلێمانیە مستەر هارت لە کتێبەکەی خۆیان ئەڵێ شاری سلێمانی 2000 لە ساڵی 1920 2144 ماڵ بووە 190 ماڵی جوولەکە بووە بەڵێ 100 ماڵی جوولەکە ئەفو 130 ماڵی جوولەکە بووە 9 ماڵی کلدان بووە 5 ماڵی ئەرمەن بووە بەڵام ئەم سێ ئەدیانە ئیسلام جوولەکە مەسیحی ئێمە برابووی ئەوە جەنابی شارەزایی ئەولای ئەوان ئەولایی با بڵێن برای ئێمە بوو خوشی ئێمە بوو ئێمەش هەروەها ئێمە هاوچێکانمان وەختی خۆشی کەمسا فەخرمان پێوە ئەوان بوون گەڕەشی گاوران هەبوو گەڕەشی ژوولەکان هەبوو دوای ئەوە شاری سلێمانی وەک جەنابە زانێ ئێمە وەختی خۆی من لە سابنکەران لەدایک بووم وەختی خۆی ساڵی 49 هاتین بەرامبەر ماڵی ئێوە خانۆشی حاجی مەلامعروف عەدەدی ماڵەکان مەحدود بوو با بڵێ ئەوە بوو هەموو مناڵانی گەڕە جاژە لە ماڵی ئەمە کۆبینە تۆ مناڵتری لە من دێوێ ڕەبی خۆشەویستی هەبوو بەڵام ئێستا ئێمە بەم ئۆتۆمبیلەی کەناب 24 ئەگەڕین بە شارەکانە ئەو ئەم تەبریدا هەبوو ئەو ئۆتۆمبیلە هەبوو هەتا هەر زۆپاژ نەبوو پانکە نەبوو بەڵام خۆشەویستی هەبوو قەناعەت هەبوو جەنجاڵی نەبوو وەکو هەموو یەکتریمانە ناسی تەنانەت ئەوەی کە بە نرخ بوو بێ ئەو کاتە ئەگەر بتوانی لێرە هێن کرێ ئەمە ئیشەڵا کامێرە ئەمانەکە خۆی ئەو ئیشانە ئەکات فلس و عانەی لەگەڵ 25 با بڵین مەلیشیە زمانی مەلی من و تۆ عانەیەشان نایەنێ شتێکمان ڕاستە فەرمووی یعنی سلێمانی لە مەڵکەنیەوە دەست پێکە ئەو وشەی مەڵکەنیە مامەسا ئەوەی کە من بیست بێتە مازەمە لەو تۆزی ئەچمە ناو باسەکەی بەڕێستەوە ئەفوم کە تۆش زانیاری ڕەنگە لە من بڵێم کەسێک بووە ئەفرەتێک بووە ناوی میمکە مەلەک بووە لەو شوێنە ئەوم بیستووە کەسانی کەش هەنێشتی کە ئەکەن ئەڵێن هەنێ مەلوشتی وە وەکو چۆن پەرەسێل کەوشتی وە هینیان کردو لەوە لانەیان کردو شتیان کردو و بە کۆ لەوێ بوون ئەو بەناوی ئەو مەلانەوە یعنی هاتوۆتە ئاراوە مامەساجیانە بێ ناوی گەڕەکەکانمان پێ بڵێت و چەند گەڕەک بووە گەڕەکەکانی سلێمانی یەکەم بوو بە گەڕەشی مەڵکەنی کە دێ مەڵکەنی بوو پێش دروستبوونی سلێمانی لەلایەن ئیبراهیم پاشای بابانەوە بەڵام بوو بە گەڕەشێک لە گەڕەکەکان جگە لە مەڵکەنی ئەمە پیرمەسوور گۆیژە سەرشەقام شێخان با بڵین کانێسکانیش بەشەکە لە شێخان با بڵین سەرکارێز هەروەها گەڕەشی ئێمەش کرد کە وەختی خۆی من و تۆ پێکەوە تا گەورە بووین گەڕەکی کارێزی ئاحنەسەکەنە هەر پێ و پێش شێخان یعنی ژمارەی گەڕەکەکان عەدەدێکی مەحدود بوو جوولەکانیش گەڕەشی کانێسکان ئەوە وتم کە کانێسکان پێوتێ شێخان چکە زۆری شێخلەتی با بڵێن زۆری شێخان لەوێ بوون زۆری شێخانیش لە گەڕەکەکەی خۆم خۆ شێخ ڕەزای تاڵەبانی ئەفەرمێ بۆ سلێمانی لە بیرم دێ سلەیمانی کە دارولمولکی بابان بوو نە مەحکومی عەجەم نە سوخرەکێشی ئالی عوسمان بوو شێخ ئەنوەری شاعری کە خۆی خەڵکی ئەم شارەیە
فەرموویەتی بمبنەوە بۆ ئەو شارە پڕ لە ڕێز و بە پەرۆشە بە وەڵڵاهی لەوێ بمرین مردنەکەشی هەرخۆشە جێم مەهێڵە چەشنی سایە وان بەدواتەوە مەگەر هەر خاشی بەفر و خوێن جوانی وەک تۆ بخاتەوە. خۆشەویستان ئازیزان، ئەم بەرنمەیەمان تەواو بوو، بەڵام هەر بەردەوامین لە بەرنمەیەکی ترە لە سلێمانیە بە یەک چات بینەوە. بەرنمەی کاروان هەر بەردەوامە، هیوادارین لە کەم و کوڕیمان ببورن، ئیشەڵا بە دڵی ئێوە ئەبین. سپاسی بەڕێستانەکەی خواتان لەگەڵ.